چۆنی دیمە؟ تۆ چۆنی؟ نازانم تۆزێک باشم و نەخۆشم و بۆچی؟ باشی دیمن بەرنامی ئەمڕۆمان دیارەتەوەرەکە لەوە سەرچاوی گرتووە کە گەنج و قەرزی بچووکە بەڵێ خۆ دەزانی کە بەردەوام گەنجان داوامان لێکەن کە بەرنامەیە بکەین کە پەیوەندی بە ئابووری ئەوانەوە بێ بۆی ئەمجارە بابەتەوە هەڵبژاردوو. زۆر لە ڕەفیقەکانی منیش پێیان خۆشەکە ئەو فکرانی کە هەیەە و پرۆژانی کە هەیەە جێبەجێ بکەن بەڵام لەبەر ئەوەی وەک خۆت دەزانێت قەرزی بچووک ڕاگیراوە ئەوانش ناتوانن هیچ بکەن. ئەگەر قەرزی بچوو وەرگری پرۆژە شتە هەیە بیکەی من باسی پرۆژەکەم ناکەم باشە کاتە بە چاڕی میوانەکانمان بکەین و دەست بە بەرنامە زۆر باشە بە چاڕێن میوانن vê carê yên bernameya gencan e. Hêmin Ferîd li sala 1979 li Hewlêr ji dayîk bûye. Xwediyê barnameya diploma lê kargerî kar. Hêmin nûnerê Akademiya Kenediyê ji bo bazirganiyê. Hajan Ehmed li sala 1985 li Slêmaniyê ji dayîk bûye. Xwediya barnameya mastera li zimanê İngilîzî. Hajan mamosteya zankoyê ye. Rondik Faris li sala 1990 li Hewlêr ji dayîk bûye. Xwendekara doktoraya li abûriya navdewletî. Rondik mamosteya zankoyê ye. Karzan Mihemed li sala 1991 li Çwarqornaya ji dayîk bûye. Xwediyê barnameya bakaloryose li zanistin siyasî. Karzan çalakvanê medenî ye. بەخێر بن بۆ بەرنامی گەنجانە خۆشحاڵین کە ئەمڕۆ لەگەڵمانە کۆبوونەتەوە بۆی کە باس لە بابەتێک بکەین کە من بەسمانە بزین سوودی هەیە بۆ گەنجیان ناویش قەرزی بچووکە دیارە ئێمە بەردەوام لەلایەن گەنجانەوە داوامان لێکرێت کە زۆر کار هەرچەند کێشە و گرفتی گەنج هەیە کە گفتوگۆی لەسەرکەین بەڵام زۆر داوای هەلی کار ئەو تەوەراناکەن کە باز لە هەلی کار و بواری ئابووریەکەن بۆی زۆر نەچمە سەر ئەوە هەر لە سەر تەوەرەکەی خۆمان کە قەرزی بچووکە کاکێ من ئەتوانین چۆن پێناسی قەرزی بچوو بکەین بەڵێ دیارە قەرزی بچووک لە ناو فامیلی خێزانی سمۆڵ پرۆژێکتەوە هەڵدەقڵێتن قەرزی بچووک بریتێ لەو کەسەی لەسەر دوو بنەما تەقیم دەکرێتن بنەمای توانای مرۆیی و بنەمای داهات بنەما توانە مرۆیەکە لە نەفرێک تا 50 نەفەر زیاتر نەبێتن یعنی کەمترینە مینیمەمەکە یەک نەفەربی ماگزیمەمەکەی نەگات لە 50 نەفەری زیاتر تێنەپەڕیتن و داهاتەکەی لە $5,000 تا $50,000 داهاتەکەی تێنەپەڕی ئەوە پاکێجی پرۆژەی سمۆڵ پرۆژێکتە و قەرزی بچووکیش لەوە سەرچاوە دەگریتن حاجان خان بەڕای تۆ قەرزی بچووک چییە؟ قەرزی بچووک بەڕای من مەبلغێکی مالیە کە بۆ گەنجدابی نەکرێت تاوەکو بێتە خاوەنکاری خۆی تاوەکو لە دوای تاواکردنی خوێندن و زانکۆ چاوی لە دەستی حکوومەت نەبێت تەعین ببێت و مانگانە مەعاشەکەی وەرگێت. بەس خۆش کاکارزان تۆ چۆن پێناسی قەرزی بچووکەکەی؟ بەڵێ بەنای خۆی گەورە سوپاس بۆ ڕخسانی و دەرفەتا قەرزی بچووک سەرچاوی کەرتی تایبەتیان لە کەرتی گشتیەوە سەرچاوە دەگرێت پاڵپشتکردنی ئەو پرۆژە بچووکانەیە کە لایەن گەنجەوە تەقدیم دەکرێت بە مۆسی بەدیهێنانی دەرفەتی کار بۆ ژمارەیەک لە گەنج و لە پێناو بەدیهێنانی وەبەرهێنان و دۆزینەوەی هەلی کاری نوێ و بەدیهێنانی داهێنان لە کار و وەزیفەدا و ڕەخساندنی کاری سربەخۆ و بەدەهێنانی ئابوووریەکی سربەخۆ بۆ گەنجان دەستۆن دەکان بەڕای تو ئایا لە ڕووی ئابوووریەوە قەرزی بچووک بۆ گەنجانمان کافیە؟ خۆی ئەگەر باسی گەنج بکەین گەنج یانی گەشە سندنی کۆمەلگا پەیوەستە بە گەنجەوە بۆیە قەرزی بچووک ئەتوانێت کاریگەریەکی زۆر لەسەر گەشە سندنی ئابووری کۆمەلگا و هەروەها لەسەر خودی تاکە کەس دروست بکاتن بەڵام پرسیاری ئێمە لێرە ئەوەیە ئەو قەرزە بچووکە چۆن و بە کێ ئەدرێ هەمومان نەزانین کە گەنج تەمەنی کاری یاخود بە کێ ئەڵێن گەنج لە تەمەنی 15 بۆ 36 ساڵیە ئایا ئەو قەرزە بۆ کام پرۆژانەی کام گەنجانەیە ئەو کاتە ئەتوانین بڵێن کاریگەری لە کام سێکتەری ئابووری دروستەکە باشە زۆر چاکە کاکێ من گوێ لە وتەکانی ڕۆندەخان بوو ئەبێ بزانین کە ئەم پرۆژێ ئەدرێ بە کێ و گەنجەکە چۆن پەروەردەکەین جا با ئەمە پرسیار لەسەر ئەوە بکەین پێش خۆ ئامادەکردن بۆ وەرگرتنی قەرزی بچووک پێویستە گەنج چی بکات؟ بەڵێ ئەگەر یەک فیدباکی بچووک بکەین هۆکاری پێدانی ئەو قەرزە چییە؟ دیارە لە هەرێمی کوردستان ئێستاکە زۆرترین لۆد لەسەر نەبوونی دەرفەتی کار هەیە چەند داتایەک لەسەر بانقی نێودوڵەتی دەخەمەڕ و دیارە بانقی نێودوڵەتی کە ئامارەشی لەسەر عێراق ڕاگەاندی لە ساڵی 2010 هەرێمی کوردستانیش بەشێک بۆ لە عێراق وەستێ بە سێکتەرێکی جیاواز ڕێژەی بێکاری ئێستا لە عێراق و هەرێمی کوردستان 132 و ڕێژەی
هەژاری لەسەر هێڵی هەژاری 62 ئەو ڕێژەیە لە هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە 5 ساڵە ڕاتب یان موچە بە شێوەی منەظەم و ئۆرگەنایز نەدرا دیار ئەو ڕێژە زۆر زیاتر و بەرزترا ئێمە بەڕاستی بیرمان لەوە کردەوە چۆن لە هەرێمی کوردستان پرۆژە بکەین ئەو بڵانس ڕاگرینەوە زارشکە هاوتەری بین لەگەڵ ئەو بڵانسە نێودەوڵەتی بانقی نێودەوڵەتی لەسەر هەر دەوڵەتێک دەری دەکاتن ئەوەی کە ئێمە دەمانێت ئاماژە پێ بکەین کۆمەڵک ستاندەر کە گەنج بیرۆکەی تایبەت بەخۆی هەیە ئەو بیرۆکەیە لەسەر ئاساسی تاکە کەسی دەوێ بیکاتە پرۆژە ئەو پرۆژە داهاتێکی تایبەتی هەبیتن ئێمە دین کار لەسەر بیرۆکەی ئەو گەنجە دەکەین یعنی ئێمە فێری ناکەین چۆن بیرکرێتەوە فێری دەکەین بیرکردنەوەی ئەو گەنجە چۆن سپۆرتی بکەین لە ڕوانگەی داراییەوە دواتزار مۆنیتەری بکەین چاودێری بکەین سپۆرتی بکەین لە هەموو ئەو بوارانەکەی بکەوتە سەر هێڵ آخر بە هەموو بیرۆکەی ئەو ترێ بیرۆکە پرسیارەکەی منیش ئەوە بوو یعنی ئەمێ وەڵامی ئەوەم دەستکەوێت پێش مەسەلەن وەرگرتنی قەرز لەلایەن قەرزی بچووک لەلایەن گەنجان و ئەم گەنجە ئەبێت چۆن خۆی ئامادە بکات بەڵێ دیارە ئێمە هەموو گەنجێک ئەو پرۆژە ناگرتەوە ئەو پرۆژەیە کۆمەڵک بنەمای تایبەتی هەیە ئێمە یەکەم دەوڵەتین کە کاری لەسەر دەکەین و ئاخری دەوڵەتیش نابین سەمپڵ هەیە لە دنیای کاری لەسەر کرایە ئەو گەنجە دەبێت پێش هەموو شتێک خاوەنی بیرۆکەک بی و جەخت لەسەرەوە بکاتەوە کە بیرۆکەچی هەیە هەموو ئامادە سازیەکی و پرۆژەی پاکێجێکی کاملیە تەنها پێویستی بەلایانی مادە ئێمە دێن سپۆرتی دارایی دەکەین یعنی لەوانەیە ئێستا هەموو کەسێک بزنسی تایبەت بەخۆی هەبیان بێ پرۆژە گەنجامدا بەڵام ئێمە کار لەسەر بە تەحدید کار لەسەر ئەو گەنجانە دەکەین کە هەموو شتیان هەیە تەنها پارەینە ئێمە سپۆرتی ئەو بابەتە دەکەین دەستخۆش هاژان خان وەکو بەهۆی پیشەکەتەوە تۆ گەنجانێکی زۆر لە دەور و بەرتا هەیە ئایا گەنجانی ئێمە ئامادەن بۆ ئەوەی کە قەرزی بچووک وەربگرن ئایا توانیوانە خاوەن پرۆژەی خۆیان بن من وەکو مامەسایەکی زانکۆ کە ساڵانێکە لە گەڵ گەنجا و لە سلکی بڵێن تعلیم عالی ئیشەکەم ئەتوانم بڵێم هەموو گەنجێک لەوانەیە نتوانێت ئەمە وەرگێت لە بەڵام شتێک هەیە زۆر زۆر گرنگە وەکو کاکشاباز ئاماژەی پێکرد ئایا پێویستە چی بکرێت پێشەوەی ئەو قەرزە وەربگیرە ئامادەکردنی گەنجە ئامادەکردنی گەنج چەند ڕێگەیەکی هەیە سەرەتا من حەزەکەم لە ڕێ ئەم بەرنامەی ئاماژە بە شتێ بکەم لایەنی تعلیمی من بەهۆی ئەوەی کە چەند جارێک سەرۆکی پەنێڵی وەرگرتن بووم لە هەلی کارەکان لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چەند جار دیقەتی ئەوە ماوە کە زۆرێک لە قوتابیانی زانکۆ حکومیەکان ناتوانن ئەو کارانە بەدەستبێنن بەهۆی نزمبوونەوەی ستاندەری خوێندنە لەبەروی ئێمە زانین کە ئێستا زمانی ئینگلیزی بۆتە زمانێکی ئەساسی شێوازی حتى فیلدەکەی کە ئیشی لێ ئەکا بۆ نمونە هەندسەی ئایتی تاوا کردوێت ئەبینی مەسەن بۆ شێوەیە ئەکسپیریەنس نییە لە ئایتی فەکەم شت ئێمە یین لە ستاندەری خوێندنەوە دەست پێکەین ئەبێ ستاندەری خوێندن چاکەین سیستەمی خوێندنەکە هۆکارە بۆی کە گەنج ئەمە یەکەم هۆکارە بەڵێ دووەم هۆکاریە مەسەر خودی گەنج خۆی من لە قاعی محاضرە تەلەبە ئەمەنەی گلەیەکە لە حکومەت ئەمەنە تەرکیز لەسەر خۆی ناکە تەتەور بە خۆی بێت باشە تەتەورەکان چییە ئەڕۆم ئەچم خولە بینم ئەگەر خولم پێ نەبینرا لە سێمانی پشووی هاوینە ئەڕۆم بە خۆبەخش ئیشەکەم زۆر جار ئێمە لە ڕێگەی خۆبەخشی کە خۆم یەکێک بووم لەوانی بە چەند مانگ ئیشی خۆبەخشیم کردووە ئەتوانی شارەزای سلوبی ئیشکردن ببی شارەزای گەنجێکە مەسەن لایەنێکی ئابووری باشی نەبێت لایەنێکی دارایی باشی نەبێت چۆن نەتوانێت بچێت بە خۆبەخش کار بکات چکە هیچ پارەیەکی دەست ناکەوێت لە بەرامبەر ئەوە یاخود چۆن نەتوانێت بچێت بەشداری لە خولەکان بکە بڵێ ڕاستەکەی چەندەها ڕێکخراو هەیە چەندەها ڕێکخراو هەیە بە نێودەوڵەتی و بەناوخۆییەوە کاتێک کە کاری خۆبەخشی ڕائەگەێنێ مەسەن بۆ نمونەیە هاتوچۆی بۆ دابینەکە یاخود ئێمە پێی ئەڵین لە ناو ڕێکخراوەکان ئینسنتف مەبلغێکی کەمە مەسەلەن ئەگەر یەکێک لەو پۆستە وەربگیرە لەوانەیە $1000 وەربگرێ بەڵام کەسێک ئەڵە وەرە بە خۆبەخش ئیش بکەم من $300 دەهێمێ هاتوچۆ بۆ دابینەکەم چەندین ڕێکخراوی نێودەوڵەتی هەیە کە من ئاگادار بووم خولی پەرەپێدانی توانا و یاخود ئیداری و هەموو شتێکی ڕاگەیاندووە لە دوای گەنج گەڕامین وەرە بەشداری کە خولمان هەیە یعنی بە خۆڕاییە وەرە تەتەور بەخۆوە فمن ناڵم هەمووی وایە بەڵام بەشێکی زۆری بەداخەوە ئەمەنەی تەرکیزمان لەسەر گلەیەکە هەیە ئەمەنە تەرکیزمان لەسەر تەتەورەکە نیە بەڵام ئەمەش ئەوە ناگەیەنێ کە بڵێن حکومەت پێویستە بە واجبی خۆی هەستێ لە تەتەور پێدانی ناحیە تەعلیمیەکە پاشان با حکومەتیش قەیچێکە خول بکاتەوە بۆ گەنجان ئیزافە بکەم بەسەر بەسەری حەقی وڵاتەکان خۆم تا تێنەپەڕێ ئەو پرۆژەی مە دەرفەتت چ لە بۆ کەسانە خوێندەوارەکان ئەو کەسانەی هیچ شەهادەتیان سرتیفیکەیتێکیان کۆڵیژ زانکۆیان تاوا نەکردی دەرفەتی چۆنیان لە بۆ ڕێکخین ئێمە خولی تایبەتمان پاکێجی تایبەتمان ئامادە کردیا کە تەنها کارە پیشەکان بە خێرا فێر بکەین لەسەر ئاساسی ئەو بیرۆکەی کە خۆیان هەیەە باشە ئەوەی من ئەمە ئاماژەی پێ بدەم ئەوەیە کە ئێمە ئەمانەوە قەرزی بچووک بدەین بە گەنجەکانی هەرێمی کوردستان بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە
ئامانجی ئەو قەرزە بچووکە چ دەبێت بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا ئەبێ ئێمە بزانین کە بازاری کوردستان چی پێویستە بۆ ئەوی ئەو گەنجانەی کە دەرچووی زانکۆکان یاخود ئەو کەسانێک کە خوێندەواریشن بەڵام لە تەمەنی هێزی کارەدان کوردستان چی پێویستە بەڕای من ئەگەر ئێمە وەکو توێژەران لە هەرێمی کوردستان یاخود چالاکوانان لە هەرێمی کوردستان سەرەکی ترین ڕێگا کە بگرینە بەر ئەوەیە چەند توێژینەوەیەک و چەند ئەسسمنتێک بکەین کە کوردستان چی پێویستە ئێستا ئەگەر باس لەوە بکەین بە کێ ئەدەین ئەم قەرزە بۆ نمونە مامۆستایەکی زانکۆ باس لەوە دەکا کە چەندین کێشە و گیرگرفت لە زانکۆکانی حکومیدا هەیە بەڵام ئەبێ و لە بیر نەکەین لێسەدا چەندین زانکۆی تایبەت کراوەتەوە لە کوردستان بەڵام چۆن بتوانین حکومت چ ڕێکارێک بۆ ئەو زانکۆیانە دانێ خۆت ئەو زانکۆ و قوتابخانە نێودەوڵەتیانە دانێ بۆی بە هەمان شێوە سوود لە کردی تایبەت ببینێ لە کەرتی حکومەتدا لە ئێستادا ئەگەر بێت و قوتابیەکی زانکۆی ئێمە لە کوردستان ئەبی لە بیر نەکەین کە 34 ڕوبەری هەرێمی کوردستان زەوی کشت و کاڵیە ساڵانە چەندین قوتابی کشتتوکاڵی لە زانکۆکان دەردەچن بەڵام نەمانتوانی وە سوود لەو قوتابیانە وەربگرین ئەگەر بەڕای تۆ هۆکار چییە کە نەمانتوانی وە سوود لەو قوتابیانە وەربگرین ئایا نەمانی چکە قەرزی بچووک ئێستا ڕاگیرەوە ڕاگررتنی قەرزی بچووک هۆکارێک نییە بۆ ئەوەی کە بۆ نمونە ئەو هەموو دەرچووی کۆلێژەمان هەیە کە لە زانکۆی لە بەشی کشتتوکاڵە تەخەڕۆجیان کردووە و ئەو هەموو زەویە بەتاڵەمان هەیە و هیچ سوودێکی نییە من ئەبێ ئاماژە بە شتێک بدەم ئەوەیە کە مامۆستاش ئاماژەی پێدا کە قوتابیانی زانکۆکانی کوردستان هەمومان نەزانی لە ژینگەیەکی جنگاوی داژوێن تا ئێستا ئێمە بەڵام ئەبێەوە لە بیر نەکەین کە ئێستا زۆر جاڵێن کوردستان گەشەی سندووە پەرەی بەشتان گەنجی کوردستان چاوی کراوەتەوە چاوی لە تەقلید کراوەتەوە کێشەی هەرە سەرەکی ناو گەنجی کوردستان گرنگی نەدانە بە کللتوری کوردستان کللتورە وڵات دەست خۆش بکاگە من دوای مۆلات با بچین لای کارزان کارزان هاژان باسی حکوومەتێکی لەوە پرسیارێکم بۆ دروست بوو پێشتر خۆ داگاداری کە قەرزی بچووگەدرا بە پرۆژەی قەرزی بچووگەدرا بە گەنجان ئەوانی کە پرۆژیان هەبوو جا ئێستا پرۆژێ ئەو بابەتە نەماوە باشە هۆکاری وەستانی قەرزی بچووک لەلایەن حکوومەتەوە بۆ قەیرانی دارایی ئەگەڕێتەوە یاخود بە سیستمێکی باش نەیانتوانی دابەشیکەن بەڵێ هۆکاری وەستانی پرۆژەکان بەگشتی ئێمە دەبینین کە دوای هاتنی قەیرانی دارایی لە 2014 و لا یازال کە لە ئێستادا کاریگەریەکانی ئەم قەیرانە کەمتر بووەتەوە دەگەڕێتەوە بۆ ئەو قەیرانە دارایی کە هەبوو و ئەم قەیرانەش هۆکار چ بوو کە سەرچاوی گرتووە ئەوەیە کە ئێمە بەهۆی دابەزنی نرخی نەوت کە بودجەی گشتی هەرێمی کوردستان 1970 سەرچاوی داهاتی نەوتە بۆیە کە کاتێک کردنەوە دادەبەزێەوە کاریگەری ڕاستەخۆ لەسەر بازار و بازرگانی و لەسەر کردەکان بەگشتی دروست دەکات بۆیە نەبوونی پەیوەندی نێوان پلانی استراتیژی و بیرکردنەوەی استراتیژی یەشێکە لەو هۆکارانە کە ئێمە ببین بە خاوەن وڵاتێکی دامەزراوی بتوانین ئیتیمان بە هەموو کارتەکان بدەین ئەوەی کە مامۆستا باسی کرد من داتایەکم لە بەردەستدایە کە ڕێژەی زانکۆ پەیمانگاکان کە لە 91 تاکو 2014 کە توێژینەوەیەکە کە هاوڕێیەکم لە تاوتویکردنی گفتوگوی دکتۆراکەی ئاماژەی پێکردووەکە دەبینین ئەو ڕێژە زۆرەی کە زانکۆ پەیمانگاکان کۆلێژ و بەشەکان و بەرزبوونەوەی ژمارەی قوتابی و ژمارەی مامۆستاکان لە زانکۆ پەیمانگاکان بە بەراورد بەو ئەوەی کە لە بازاردا هەیە و هەلی کار و دەرفەت بەڕاستی بەراورد ناکرێت ینی دەبواە ئاسی زانکۆ پەیمانگاکان لەگەڵ هەلی کار و بازار و ئەو ئەنجامێکە هەیەی بەرهەمەکەی وەکو یەک وایە بۆیە من پێم وایە گەنج دەتوانێت کە ئەوەی جەنابەت ئاماژت پێکرد ئێمە بتوانین دامەزراوەکان بە دامەزراوەیی بکرێن و سەرچاوی بودجەی هەرێم کە 1970 بتوانین لە سێکتەرەکانی تری وەکو کشتتوکاڵ کە من دەمێ ئاماژە بەو خاڵە بکەم کە نەتوانراوە کە دەرفانی زانکۆ پەیمانگاکان لە بوار سپۆری ئێستا میوانی بەرنامەمان داخلە بێ هەژار ئیسماعیلمان لەگەڵایە کە بەڕێوبەری کارگێڕی بەڕێوەبەرایەتی سندوقی قەرزی بچووکە بەخێر بێ بەڕێز کاکەژار بۆ بەرنامەی گەنجانە پرسیاری من لە جەنابەت ئەوەیە کە ئایا قەرزی بچووک کەی بوو دەستی پێکرد و بۆچی ئێستا ڕاگیراوە ئەو قەرزە نادرێ بە گەنجان سڵاو لە ئێوە و لە بینەرە بەڕێزەکانتان پرۆژەی پێدانی قەرز پاش دەرچوونی یاسایەکی تایبەت لە پەرلەمانی کوردستان بە ناوی یاسای سندوقی پشتیوانی پرۆژە بچووکەکانی لاوان پرۆژەی پێدانی قەرز لە مانگی 8 2011 خرایە بواری جێبەجێکردن لە ساڵی 2011 تاوەکو سەرەتای 2016 8136 کەس لە هەرێمی کوردستان تێدا سودمەند بوون ئەم پرۆژەیەش تایبەتە بە گەنج و لاوان کە شەرحەیەکی گرنگی کۆمەڵگان بەڵام لە سەرەتای 2016 بەهۆی زیاتر قوڵبوونەوەی قەیرانی دارایی
پرۆژەکەمان وەستێنرا. زۆر چاکە کاکە ژار لەوانەیە خۆت ئاگاداری هەموو گلێ و کێش و معاناتەکانی گەنجامی بە تایبەتی و گەنجانەی کە باز لەواکەن کە بێکارن باش ئێوە کەی دەستەکەنەوە بۆ پرۆژەیەتان یاخود یەکەمین میکانیزمی پێدانی ئەو قەرزی بچووکە چۆنە؟ بەڵێ ئێمە ئومێدمان هەیە لە کابینەی داهاتوو ئەم پرۆژەیە جارێکی تر بخرێتەوە خزمەت گەنج و لاوانمان بەهۆی ئەوەی قەیرانی دارایی تا ڕادەیەکی باش بەرەو چارەسەربوون دەڕوات. هەروەها ئێمە وەکو بەڕۆبەرایەتی خۆمان جگە لەو بودجەیەی کە ساڵانە بۆمان دابین دەکرێت دەتوانین سوود لەو قستانە شوێر بگرین کە گەنج و لاوانمان دەگەڕێنەوە بۆ خەزینەکەمان دەتوانین دووبارە بخێنەوە خزمەت گەنج و لاوانمان. بێگومان ئەوانەی کە لەم پرۆژەیە سودمەندە من پێویستە چەند مەرجێکیان تێدا بێت. یەکەم مەرج دەتوانین بڵێن لە ڕووی تەمەنەوە دەبێت ئەو گەنجە تەمەنی لە نێوان 16 تاوەکو 35 ساڵ بێ لەبەر ئەوەی بپێ ئەو یاسایە کە هەمانە تعریفەی گەنج لە پەرلەمانی کوردستان بەم شێوەیە کراوە. هەروەها پێویستە دانیشتووی هەرێمی کوردستان بێ توانێت بەڕێوەبردننی پرۆژەی هەبێت. هەروەها قەبارەی پرۆژەکەی سەرمایە پرۆژەکەی لە 40 میلیۆن دینار زیاتر نەبێت و ئێمە پێدانی قەرزەکە بیکەینەوە میکانیزمی پێدانەکەی پێمان باشە گۆڕانکاری بەسەردابێت. پێشووتر ئێمە تەنها لە ڕووی مادی پاڵپشتی پرۆژەکانمان دەکرد بەڵام پلانمان هەیە لەمە دووە لە ڕووی ئیداری لە ڕوویکردنەوەی دەورات لە ڕووی تەهیلکردنی ئەم گەنجانە ئەوجا قەرزیان پێ بدرێت بۆ ئەوەی ڕیسک لەسەر پرۆژەکان یەکەم بێتەوە. دووبارە سوپاس کاک هەژار بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەمانە. گوێبیستی قسەکانی کاک هەژار بووین. باشە کاک هێمن وەکو لە قسەکانی کاک هەژار گوێمان لێبوو کە دووبارە بە تەمان قەرزی بچووک بدەنەوە بە گەنجانمان. ئایا ئێوە ئەتانەوێت کە هەماهەنگ بن لەگەڵ حکوومەتە بۆ ئەوەی کە یارمەتی گەنجان بدەن لە قەرزی بچووکە؟ بەڵێ بە ئەکیدی ئێمە جەختمان لەسەر بابەتە کردەوە سێچەر کۆبوونەوەشمان لەگەڵ بەڕێوەبەراتی پرۆژەی پێدانی قەرزی بچووک کردوەوە کە چۆن هەماهەنگ بین. ئێمە لەسەر و بەندی ئەوە دەن کە ئەو هەڵمەتە بکەینە کەمپێنێکی نیشتمانی چکە ئۆندە ئینترستی هاوڵاتیانی لەسەر ئەو بابەتە چکە ئێستا زۆرترین ڕێژەی فەرمانبەر لە فەرمانگەکانی میری نزیکەی 82 ڕێژەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لەسەر کەرتی میری ئەو ڕێژەیە ستاندەردی نێودوڵەتی تێپەڕاندە. ئێمە دەمانێت هەماهەنگ بین لەگەر بەڕێوەبەراتی پێدانی قەرزی بچووک. هۆکارەکە چیە؟ ئێمە چەند ئامانجێکمان هەیە ئێمە دەمانێت لۆت لەسەر حکوومەت کەمکەینەوە داهاتی ناوخۆ زیاد بکەین ڕێگری لە بەروبوومی هەناردەکردنی خۆراک بهینین ئەوانێک کە خۆراک دێنە ژۆرێ و دەرفەتی کار لە بۆ گەنجان دروستکەین. ئێمە خۆی لە خۆیدا ئەو پرۆژە لە هەرێمی کوردستان پرۆژێکی زۆر سەرکەوتووە لە ساڵی 2011 هەتا 2016 نزیکەی کاکەژار ئاماژەی پێکرد 8,000 کەس تێدا سوودمەوە. ئەو ڕێژێکی یەک جار زۆرە. ئێمە وەکو ئەکادیمی کەنەدی بۆ بزنس سپۆرتی ئەو بابەتە دەکەین و هاوکار دەبین لە پێدانی ترینینگ سرتیفیکیت و مۆنیتەرینگ هەموو ئەو ستاندەردە نێودوڵەتیانە هەیە دێن بە پێی معیاری نێودوڵەتی کاری لەسەر دەکەن کە چۆن هەرێمی کوردستانیش گەنجانیان هاوتەری بن لەگەڵ ئەو گەنجانی دنیا بتوان ململانی ئابووری بکەن لە زمینی هەرێمی کوردستان ئینڤایرمنتی هەرێمی کوردستان. باش کاک هێمن باسی ئەوەت کە یەکێک لە هۆکارەکان بۆ ئەوەی کە هاوردەکردنی کەلوپەلەکان لە دەرەوە کەم بکرێتەوە. ئایا بەڕای تۆ پێدانی قەرزی بچووک ئەبێتە هۆی ئەوەی کە هاوردەکردن کەم بکرێتەوە بۆ بەڵێ بەتاکید ئێمە جەخت لەسەر دەکەینەوە هەموو وڵاتە پێشکەوتانە بەتایبەتی ئەو وڵاتانی لە G7 لە 7 وڵاتە زلهێزەکەی ئابوورین لە سمۆڵ پرۆجێکتەوە دەستیان پێکردیە کە ڕێگری لە هینانی خۆراکی دەرەوەکە دەبێت ئاماژە بە خاڵەکەم زۆر بە خێرایی. هەرێمی کوردستان ئێستاکە لە هەموو لایەکی خواردنی لە بۆ دێ تەنها ڕێگە چارە کە بتوانین ڕێگری لەوەی بکە پرۆژەی قەرزی بچووک و پێدانی قەرزی بچووکە و من داوا لە حکوومەتی تازە دەکەم کە یەکەمین کاری کە بیکاتن کردنەوەی ئەو بڕەپارەیە کە بە قەرز دەدرێتە لاوان چکە کەمترین ڕێژەی خەلەل لە ناو پرۆژە بۆ کە 8,000 کەس بۆ بەشداریان کرد ناو پێدانی قەرزی بچووک بووە کە یەکەم ئەزمونیش بۆ لە هەرێمی کوردستان ئەنجام درا. هیوادارم بتوانین هاوتەریبی بکەین لەگەڵ ئەو معیارە نێودوڵەتیانی خۆمان بگونجێنین. دەستخۆش هاژان خان خۆمان نەزانین کە گەنجێکی زۆر ڕووی لە دەروی هەرێمی کوردستان کرد و هەردێکی لە ئیجاخنکە باشە بوونی پرۆژەی قەرزی بچووک و ئەکات کە بۆ نمونە کۆمەڵە گلەی گەنجان هەیە لەوەی کە گلەی بێکاریان هەیە یاخود ئەڕۆنە دەرەوە جا ئەمەوە ئەکان نیشتیمانیان خۆش بوو ئەگەر بێت و دووبارە ئەم پرۆژەی قەرزی بچووک دەست پێ بکاتەوە. بێگومان نیشتیمان تۆ چۆن نیشتیمانت خۆشەوە کاتێک هەموو جارێک ئەڵێن مەسەلێکی ئینگلیزی هێمنەیکەم بە کوردی ئەڵێ دڵ لەو شوێنەیە کە تۆ دڵت لی خۆشە بەجددی مەسەلەن گەنج لێرە کە تۆ هەلی کاری نەبێ مەجبوری ئەوە بێ ڕوو لە دەرەوەکە بەڵام تاکەشت هەلی بێکاری نییە. حەزەکەم هەنێک شت هەیە ئاماژەی پێکەم بۆ نمونە کەسانێک هەندێرە زۆر زیرەکەن بەڵام کە ئەچێتە ڕێکخراوێک یا کۆمپانیایەکی خاص ئیشەکات بەس لەبەرەوەی خاوەن پاسپۆرتی عراقیە بە ڕوبعی ڕاتبی کەسێک کە لەوانەیە هەمان کوالیفیکیشن و هەمان بڕوانامەی ئەوی نەبێت. مەسەلەن ئێمە من خۆم لە ڕێکخراوی نێودەوڵەتی هەبووە
مدیری پرۆژە بەس لە بەرەوەی خاوەن پاسپۆرتی عراقی بۆ لەوانەیە بە 2500 دلار ئیدارەی هەموو مەشروعەکەیان پێ کردو بۆ چەند ساڵێک بەڵام لە کاتێکا کە کەسێکیان هێناوە خاوەن پاسپۆرتی عراقی نەبووە سەر و 5000 دلار و 6000 دلاری پێدراوە خەڵکێک ئەناسم زۆر زیرەکە زۆر بەتوانایە ئێستا ڕووی کردوتە دەرەوەی وڵات بەس بۆ بەدەستهێنانی پاسپۆرتەکە ئەمە هۆکارێک قەرزی بچووک زۆر گرنگە بۆ گەنج ئەموو لێرە ئاماژەیان بە مەسەلەی کوشت و کاڵ کرد بەپێی ئەزمموی خۆمان بەم ئەخیرە ئەسسمنتمان کرد بۆ پرۆژەیەک لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی کە بەم شێوەیە قەرزی بچووک بدرێ منەظەمێکی ئەڵمانی هات بدرێت بە لایەنی کوشت و کاڵی و تەرکیزیشیان زیاتر لەسەر ئافرەت بوو پاش ئەسسمنتەکە بۆمان دەرکەوت کە گەنجانێکی زۆر نایانەوێت لە کاری کوشت و کاڵی ئیش بکەن لەبەرەوەی بەروبوومەکانیان دوو ڕۆژی تر بەو نرخە نافرۆشرێت کە پێویستە مەسەلەنجی خۆی بکاتەوە ئەو بتوانێت دوو ڕۆژی تر پارەی قەرزەکە بگەڕێنێتەوە بۆ حکومەت و دیسان گەنجێکی تر سوودی لێ بینێتەوە ئایا ئەوە پێشبینی خۆیانە یاخود بەڕاستی وایەکە بەڕاستی اینجا من لە ڕێگەی چەند پرۆگرامی تەلەڤیزیۆنێکەوە لە ڕێگەی ئەوانەی کە کوشت و کاڵیان کردووە هەستم کرد قسەکانیان ڕاستە چکە حتا گەرپشیتە بازار ئێستا لەوانەیە بەروبوومە میوەجات و سەوزەواتەکانی کە هی خۆمانە زۆر هەرزانتر ئەفرۆشرێلەوەی کە لە دەرەوەیت لە بەرەوەی دائم ناکرێت کابرای کە کوشت و کاڵیەکە ئەکات ئەڵێت وەڵاهی من نایکەم چکە زەرەرمە ئەوە لەلایەن شتێکی تر هەیە لێرە قەرزی بچووک وا ئەکات گەنج زیاتر تەتەور بەخۆی بات خۆی بۆ ئامادە بکات فقەرزی بچووک تەنها بۆ ئەوە نییە منوا لە گەنج بکەم وڵاهی بانیشتیمانەکەی خۆش بێ بمێنێتەوە نەڕاتە دەرەوە بگرە ئەو کەسە ئەو گەنجە لەسەر ئاستی تاکە کەسی خۆی تەتەور ئەکات وا ئەکات مەسەلەن ئیتر ئەم وڵاتی خۆش بوێت لەوانەیە پەرە بە پرۆژەکەی باد بەرەو پێش بڕات چکە بەڕێی من خۆمێکێکم لەوانەیە کە غەریبیم بینیەوە بۆ خوێندن ڕۆشتمەتە دەرەوە غەریبی شتێکی زۆر ناخۆشە بەڕاستی ئەی نازانم تحملکردنی ئاسان نییە هەبوو گەنجەکان وابن کە غەریبیان پێ ناخۆش بێ کاکارزان لە ئەزمموی یەکەمی پێدانی قەرزی بچووکە ئایا تۆ سوودمەند بووی؟ بەڵێ من وە خۆم سوودمەند نەبووم بەو پێی کە ئەو کات لە قوتابی زانکۆ بووم ئێستاش لەو کاتەدا قەرزی بچووک نەماوە بەپێی ئەو ئامارانی کە باز لێ دەکرێت کە 8136 کەس لی سوودمەند بووە و ئەوەی کە باس کراوە کە تەنها 105 ئەوانەی کە ئەم سوودمەند بوون لە قەرزی بچووک شکستیان هێناوە لەم ئەوەدا کەواتە بەپێی ئەو ئامارانی کە لە بەڕێبەرایەتی قەرزی بچووک کە خراوەتە ڕوو لە دوای ئەوەی کە سەرکەوتون و شکستی ئەم پرۆژەی خراوەتە ڕوو 195 سەرکەوتن بەدەستاتوە تەنها 105 ئەم گەنجانە نەتوانراوە کە ئەمەش ڕێژەیەکی زۆر بەرزە دڵخۆشکەرە کە گەنجان توانیویانە لەم قەرزە لە 8136 پرۆژەیان پێدانی قەرزی بچووک تەنها 105 شکست بێک ئەمەش هۆکاری تایبەتی خۆی هەیە بێگومان سەرکەوتنەکە زۆر بەرزە بۆی ئێمە دەکرێت بەڕاستی لە ڕێگەی پێدانی قەرز بە گەنجەکان و بژانەوەی کەرتی تایبەت ئیهتیمامێکی زۆر بەوە بدەین بۆیە چونکە ئەگەر کەرتی تایبەت بژانەوەی تایبەتی پێ بدلێن حکومەتەوە پاڵپشتی بکرێت ئەمە دەبێت هۆی بەرزکردنەوەی ئاسی لێوەشاوەیی ئابووری لە ڕێگەی میکانیزمەکانی بازار و هەروەها زیادکردنی داهات و کەمکردنەوەی خەرجەکان لەسەر دەوڵەت و هەروەها ڕێگری دەکات لەوەی کە دەوڵەت دەست بخاتە ناو بازار و قۆڕغی بکات و دەبێت سەربەستی بازرگانی و خاڵێکی ترژەوەیە کە بەڕاستی کە بە بەڵگەشت سەلمێنراوە هەموو ئەو پرۆژانەی کە لەلایەن کەتی تایبەتەوە خاوەنداریتی کراوە لە ڕووی چەندیتی چۆنیەتیەوە بەرهەمەکان باشتر بووە وەکاڵە خزمەتگوزاریەکان باشتر پێشکەشکراون چونکە ئەوەی کە دەبینرێت لە کەرتی گشتی تەنها لە ڕووی چەندێتی و ئیحتیمامی پێدرێت لە ڕووی چۆنیەتیەوە ئیحتیمامی پێ بدراوە ئەمەش ئەم کە پرۆژەیە پێدانی قەرزی بچووک بە گەنجان و بژانەوەی کەرتی تایبەت دەبێت هۆی ڕەخسانی هەلی کار بە ژمارەیەکی زۆر لە گەنجان بەرەنگاربوونەوەی هەژاری و بێکاری باشە ڕۆندەخان ئایا وەک کاکارزان باسیەکە پرۆژەی پێدانی قەرزی بچووک بە گەنجان کە باز دەواکە بە جۆری ئامارێک لە 105 مەسەلەن سەرکەوتوو نەبوون ئەم پرسیار یەکەم ئەوەی ئایا بەڕاستی ئەتوانین بڵین کە پرۆژەکە لە یەکەم جارە سەرکەوتوو بۆ دووەمیشیان ئەوەیە گەنجانی ئێمە بۆ نمونە بەشێک لەو گەنجانی کە لە 105 ئەڵە شکستیان هێنا حکوومەت یاخود کەرتی تایبەت و ئەو بانکی کە قەرزی بچووکەیە بە گەنج چۆن مامەڵە لەگەڵ ئەوەیە بکە
خۆی ئامارەکان دڵخۆشکردن ئەگەر بێت و قەرزە بچووکە درابێت و ئەو ژمارەیە زۆرە سوودمەند ببێ بەڵام لێرەدا ئەوەیە وەکو کاکێمنیش باسی کرد کە لە پێدانی ڕێکارەکانی پێدانی قەرز چەند ڕێکارێکی هەیە لە پلاندانانە کە دەست پێ دەکات تا دەگاتە ئیڤالوێشنەکە ئایا ئەو قەرزەکە بە گەنجەکان دراوە توانراوە GDP یاخود داهاتی کەسی شخصەکە بەرز بکاتەوە ئایا کاریگەری لەسەر کوردستان دروست کردووە ئێمە ئەبێ بڵێن ئەوە ڕێژێکی کەم بووە هەمومان نەزانین کە سەداسی ئایا توانراوە GDPەکەی زیاد بکرێتن بۆ تاکە کەس بۆ گەنجان بەڵێ دیارە ئەو پرۆژە تەواو نەکرا لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی پێدانی قەرزی بچووک لە ساڵی 2016 ئەو پرۆژە بە قرارێکی وەزارەتی دارایی وەستێنرا ئەو ئیڤالوێشنە هەتا ئێستاکە ئەو مۆنیتەریە کرا هەتا ئێستا وەکو پاکێجەکەیە بەڵام دەتوانین دواتر جەختی لێ بکەینەوە ئایا ئەو پرۆژەکەی دەست پێ دەکات و هەتا دواتر ئیمپاکتی کۆتایی ئەو پرۆژەیە ببینی هەتا ئێستا نەمان بینی بەڕاستی چونکە چەندین پرۆژە ئەتوانین ئێمەستا چەندین پرۆژە هەیە گەنجانمان کاری لەسەرەکەن ئەبێەوە لە بیر نەکەین کە مامۆستاش باسی ئەوەی کردکە ڕێکخراوە بیانیەکانمانە ئێستا کۆمپانیا بیانیەکانیش زۆربەی زۆری سەردانی کوردستانیان کردەوەی ئەو بارودۆخی کە گۆڕانکاری بەسەرداهاتوە لە ڕووی ئابووریەوە هاتنی یاخۆت ئەتراکتی FDI Foreign Direct Investment بۆ هەر وڵاتێک یەکەمین شت کە کاریگەری دروست بکاتن ئەوە هەلی کار زیادەکە بۆچی هەلی کار زیادەکە چونکە لەو بۆن منەگە کۆمپانیایەکی تەکنەلۆژیا بێتن لەوانەیە 100 کەسێک وەربگرێ بەڵام لە هەمان کاتدا GDP پێرکەپیتاڵی هەر کەسێکیش زیادەکە بەڵام کێشە لە کوردستان بەڕای من وەکو تاکە کەسی خۆم ئەوەیە کە ئێمە نەمانتوانیوە چەند یاسایەک و کۆتوبەندێک بۆ ئەو کۆمپانیا خودت ئەو قوتابخانانە یاخود ئەو ڕێکخراوانە کە دێن لە کوردستان کارەکەن دابنین بۆی خەڵکی خۆمان زیاتر لێسون بۆ نمونە ئەگەر کۆمپانیایەکی بیانی بێ لە کوردستان کار بکاتن حکوومەتی کوردستان چەند مەرجێکی بەسەر بسەپێنێت بۆ ئەوەی بتوانێت گەنجی کوردستان زیاتر سوودمەند بێ لەو کاتەیە هاتنی کۆمپانیای بیانی کاریگەری لەسەر کوردستانە بێ ئەگەر بە پێچوانەوە بێتن ئەوە زیان بە هێزی کاری کوردستان دەگا بۆ چونکە لە ئێستادا دەبینین کە گەنجی کوردستان کەمتر موچە لە ئەوەی تروەرەگری بۆ چونکە ئەو مەرجە ئەبێ لە بە یاسایەک ڕێک بخرێتن بۆ ئەو کەسەی کە لە کوردستانە کارەکە خاڵێکی تریش کە باس کرا ئەگەر دەرفەت هەبێ وەڵامم هەبێ بۆی ئەوەیە کە وەکو پێشتر ئەمن باسم کرد کە بۆ کێ لەکوێ کەی بۆ ئەو گەنجە دەکرێتن ئێمە لێرە پێویستە بزانین کە هەموو کۆمپانیایەک یاخۆتە ئەو ڕێکخراوانە جێگی دەستخۆشی کە دێن وەڵامی هەرسێ پرسەکە بۆچی بۆ دوای ڤۆکس پۆپەکە نەبێ زۆر باشە هەر باسی گەنجانمان کرد و قەرزی بچووک لە گەنجەکان خۆیانمان پرسیوە کە ئایا بیریان لەوە کردوتەوە کە قەرزی بچووک وەرگن با بزانین گەنجەکان توانن چی چەندها پرۆژەم هەبووە کە پێویستی بە سەرچاوێکی مادیە بابەتە پێویست بۆ کە بچمە بۆ قەرزی بچووک بەڵام بۆی خوێندنەکان هەڵبەتە جار ڕێگری لێگرتوون بەڵام لە ئایندەیە لە دوای خوێندنەکان بێگومان یەکەم کارم کە ئەوە بێت کە پرۆژەکانم کەمە کردداری ئەویش لە ڕێی سەرچاوێکی مادیە کە پاڵشن کە ئەویش قەرزی بچووکە بێگومان هەچ کاتێ گەشتە خاڵی واقعەکە بێگومان بیری لەکەمەوە بەکاری شوێنم تا ئێستا من وەک گەنجێک هیچ قەرز و شتێکیان نەداوە پێم هەتا پرۆژێ باشتر لەسەر ئەم مێزەیان دوکانێ بۆ خۆم پێیاکەم ژێوی ژیانم پێیا بکەم نەخێر گەنج تموعی هەیە ئەو تموع ئەوە دەکاتنە تو بەرەو پێش بچی بەچی بەرەو پێش دەچی بە قەرزی بچووک لەبەرەوەی لە توانێت و دانیە مەسەتەوە بە ئەو مەبرقە پارەت هەبێتن نیتت ئەگەر حکوومەت هاوکاری بکاتن دەست پێشخەریتی لە خۆت و لە حقوقیشا کە وڵات بەرەو پێش بچتن بەرەوەی فکرە دەتەمێژ بە حکومیەوەی پێشتر تەجروبە کراوە زۆر کەس حکومەت ئەو هەڵی ڕەخسان بوو پێش ئەو قەیرانی کە ڕوو لە کوردستان کرد شتێکی باش بوو بۆی پێویستە ئەوە وەگەر بخرێتەوە تاکو ئەو گەنجانی لەو بوارە ئەو باری کە خۆیان تیای شارەزان بتوانن پەرە بە خۆیان بن و هەم گەنجانی تر لاوانی تر لەوانەوە فێر بن و سوودمەند بن بۆی خزمەت بە نیشتیمان بکەن هەکەرهات و دامەوان گەنجانە هاتەکردن پرۆژێت بچیک و هزرێتوان نەهاتنە تەمیاکردن و دەست نەهاتەوەی شولی ئەو حەسکەم بکەن پشتەوانی لێ نەهاتەکردن گەنجی من نەشێت کۆرکەچن وەختان بژین داما گەنجێکی بێتەکردن بەلکەت ئەو دی قەرزی دەتە گەنجێکی بەسەکەم بەخداینی ئەو گەنج وەختە وی پۆرەیت ئەختە شولی وی قەرز دەختە کێبتە کۆری دێ بەخدای دەهێ دیدگەل خودۆ نەشولی یعنی هەر گەنجێک احتیمال 20 حتی 30 بس مرحله ای که دی برخواه گرید بو بابتی بۆ چوونی گەنجانمان بینی بەشێکی زۆریان کە ئاواتی ئەوان هەیە کە قەرزی بچووک وەرگرن ڕۆ دەخانیەمەوە لای خۆت پێشەی بچین لای بۆ چوونی ئەو گەنجان و گفتوگویان لەسەر بکەین پێشتر باس لەوە کرد ئەبێ بزانین کە چۆن وەکەی و لەکوێ ئەم قەرزە بچووکە مثلەن
ئەدەین حەزەکەم ئەوم بۆ ڕوونکەیتوانێت مەبەست لە چی بوو باسی گەنجەکەین باسی دەرچوانی زانکۆیەکەین باش با لەوە دەست پێ بکەین چونکە هێزی کار چالاکیمانێ ناچالاکمانەتوان بڵین قوتابیانمان هەیە و هەروە نەخوێندەواریشمانێ چونکە هێزی کار هەردوو جۆرە کاگرێتەوە ئەگەر لە قوتابیەکە دەست پێ بکەین بۆ نمونە لە پۆلی لە قۆناغی چوارەمە دەرچووی زانکۆیە مشروع بە حسمان هەیە ئێمە هەمومان ئایا چەند گرنگیمان پێداوە بۆ نمونە قوتابیەکی زانکۆی ئابووری وەربگرین قوتابیەکی کشتتوکاڵ وەربگرین ئەوەی کە کشتتوکاڵی گرین هاوسێکی بۆ پێشنیارە بۆی بتوانێت گەشە بە لایانی کشتتوکاڵەکەی بدا بۆ ئەو ناوچەی کە لی دەژیتن کە دەڵێن کەی و چۆن ئێمە پرسیاریمە ئەوەیە ئایا ئەو کۆمپانیانەی کە دێن پرسیاری وەدەکەن ئەسسمنتی وەدەکەن کە ئەو ناوچەی کە کاری دەکات چی پێویستە یاخود هەر ئەوەیە ئێمە دەرفەتێک بڕەخسێنین و هەلی کارێک دروستکەین خۆی لێرە ئەوەی من پرسیاری ئەوم کرد کە ئایا توانراوە GDPەکەی زیاد بکرێت ئەوە سێتە سەر و ئەسسمنتە بۆ نمونە ئەستا لە هەولێر و دهۆک و سلێمانی ئەگەر بێت و بەراوەرد بکەین لە لەوان ڕێژەی هەلیکارە داتاکان بە پێی وەزارەتی پلاندانان ئەوە دەسەلمێنێ کە سەرڕێی قەیرانی ئابووری کە ڕوویداوە بەڵام لە پارێزگای دهۆک ئەو ڕێژەیە بەرزی و نزمی بەخۆیەوە نەبینەوە ڕێژێکی سابتی هەبووە پرسیار لێرەدا ئەوەیە کە پارێزگای دهۆک لەسەر سنووری تورکایە چۆن توانیوێتی ئەو ڕێژەیە بپارێزێت لە نێوان گەنجانە مەبەستی من ئەوەی کە چۆن کێ چۆن ئەبێ یەکەم جار ئەسسمنتەکە هەبێ بۆ قوتابی کە چی پێویستە دوای ئەوە ئەوەی کە چی پێویستە چی کرا دوای لەکوێ لە چ کاتێک وەکو کاکێ من باسی کرد کاتێکی مەحدود هەیە بۆ پرۆژەی بچووک یاخود بۆ هەر پرۆژێکە بە گەنجانە درێ بۆیە بەڕای من زۆر گرنگە ئەوە بزاندرێ کە سەرڕای ئەوەی کە هەلیکار بۆ گەنجان ئەڕەخسێندرێ پارەیەکی خولانەوە بۆ کوردستان دروست ببێ ئێستا لێرە ئێمە لە هەموو کوردستانە گەشتە سندنمان بە خۆمانەوە بینە بەڵام سوودمان لێ نەبینیوە بۆ چونکە ئەو پارەیە کە چۆن سوودی لێ نەبینیوە ئەو پارەی کە دەستی هەلیکارە ناخولێتەوە بۆ ناو کوردستانە بەڵکو لە دەرەوەی کوردستانە سوودی لێ ئەبیندرێتن نمونەیەکی وازەحێ با باس لەو خولە بکەین من ئەگەر بێت و لەسەر تەماتەیەک کە پێویستیەتی ماڵە کە گەنجێک یاخود کە هەر ماڵێکە ئەو تەماتەیەکڕێ ئەو پارەیە بۆ نمونە $100 مانگانە وەربگرین بچێ بۆ بەقالەکەکە چێ دوای لەوێ ئەچێ بۆ بازارەکە بەڵام ئەگەڕێتەوە بۆ کێ ئەگەڕێتەوە بۆ وڵاتێکی ترکە ئێمە هاوردەمان باسمان کرد هەیە بەڵام ئەگەر بێت و گرنگی بە پرۆژانە بدرێتن کە کشتتوکاڵیە ناچێتە دەرەوە لە ناوی کوردستان سوودی لێ دەبیندرێت لێرە گەشە سندن ڕوودەدات کاک هێمن خاتون باس کرد ئەوەی دەرچوانی زانکۆپی مەگاکان کە 1970 دوای دەرچوونیان 1970 چاویان لە دەست حکوومەتە بۆی کە دابمەزرێن یعنی من ئامارێکم بەردەستدایە کە دەرفەتم پێ بدەن کە بەرزی ڕێژەی قوتابیانی زانکۆپی مانگاکان و هەروەها ئەو کۆلیژ بەشانی کە کراونەتەوە لە ساڵ 1990 واتەوە لە دوای ڕاپەڕینەوە کە ئێمە یەک زانکۆمان هەبووە لە 91 کە تاوەکو 2012 بۆتە 11 زانکۆ و کۆلیژ لە 7 کۆلیژەوە بووە بە 58 و پەیمانگە لە 3 پەیمانگاوە بووە بە 24 بەشی زانستی لە زانکۆپی مانگاکان لە 46ەوە بووە بە 662 بەش کەواتە مامۆستای بەڵێ زیادی کردووە کە دەکات ڕێژەی لە 1993 مامۆستای زانکۆ 355 مامۆستای زانکۆمان هەبوو ڕێژەکە بەرز بۆتەوە بە 5198 مامۆستای زانکۆ مامۆستای پەیمانگە 205 مامۆستامان هەبووە بووە بە 622 ژمارەی قوتابی 7574 بووە بە 64432 ژمارەی قوتابی پەیمانگە لە 2592 ئاخر ئامارە لە 2592 بەرز بۆتەوە بۆ 30600 قوتابی ئەوە پێی ڕاپرسێک لە 2012 ئەنجام درراوە کەواتە ڕێژەکە یەجگا بەرز بۆتەوە هەم ژمارەی کۆلیژ بەشەکان هەم ژمارەی مامۆستایانی زانکۆ پەیمانگەکان هەم ژمارەی قوتابی زانکۆ پەیمانگەکان بەڵام لە دوای ئەوە سەی دەکەین 184 چاویان لەدەست حکوومەتە ئەمە ئەوە دەگەرە بەڕاستی ئێمە بە گەڕانەوە بە پلانی خوێنی باڵا نەبوونی پلان و هەروەها پاڵپشتی نەکردنی کەتی تایبەت کە بەشێکی لەم کۆلیژ بەشانە کە تایبەتن بە کەتی تایبەت بۆ من کە باسی لێوەکراکەتی کشتتوکاڵەکە دەرچوانی زانکۆ پەیمانگەکان پرۆژەیەکە بوو لە وەزارەتی کشتتوکاڵ بۆ دەرچوانی زانکۆ لە بەشی کشتتوکاڵ بە هەر بە 6 بەشە جیاوازەکەی کە پاڵپشتی بکرین لە دوای دەرچوونیان تەسەوڕ دەکەی کە ڕێژەی هاوردە و هەناردە یەکسان دەبێت لە هەموو وڵاتێکدا ئەگەر ڕێژەی قەرزی بچووک و گەنج بمێنینەوە کاک هێمن ڕۆندخان دەست پێ بکەم زۆر ئاماژێک لە تۆ بوو دوای ئیزافەکەت دەتوانین بخێتە سەری ڕێکخراوەکە ئێوە کە قەرزی بچووکەدا ئایا تەمەنەکە لە چەند بۆ چەنە
کە ئەو قەرزادەم بە چ تەمەنێک دەڵێم کۆمەڵک بنەماماندانەیە ئەو بنەمانە لەسەر دوو ئەساسە ئەساسەکان کۆمەڵک ستاندەردی نێودەوڵەتی لە هەموو وڵاتەکان کاری لەسەرکرایە کۆمەڵەکیان ئێمە گونجاندیتمان لەگەر هەرێمی کوردستانە تەمەنەکە ئێمە دامانایە لە 18 ساڵی کە هێزی کار لە 16 ساڵی لە عێراق بەڵام 18 ساڵیمان دانێمە تا 45 ساڵی ئێمە زیاترمان دانێ ئێمە ئەوە هێزی کارە لە ئەوەی طبعاً هێزی کار کەمترە بەڵام ئێمە دەرفەتی زیاترمان ڕەخساندیە و ئەو پرۆژێکە ئەنجام دەدرێ لە هەرێمی کوردستان ئەنجام درێ و بیرۆکەکە خاوەنەکەی خۆی بی کارکتەرێک بی لە جێبەجێکردن پرۆژەکەی ئێمە پارە دەدەینە پرۆژێک کە پرۆژەکە لە بیدایەتەوە دەست پێ بکرێ ینی ستراکچەری پرۆژەکەی لە بیدایەتەوە دەست پێ بکرێن پرۆژێک لە بۆ تاواکاری بێتن ئێمە ئەو بابەتانە دەست پێ بکەین دەمێ ئاماژە بە دوو خەڵ بکەم کە هەمان پرسیاری جەنابیشتکردی لەسەر لە کۆتایی قسەکانی ڕۆنی خان ئێمە هیچ دراستەی مەدانی نیە لە ساڵی 1970 کە ئەو زانکۆ پەیمانگانی لە عێراق دروستکرایە هەتا ئێستا لە هەمان ستاندەر دەڕواتن چۆن تۆ ئێستا دەرچووی زمانی عەرەبی دەرچووی زمانی فارسی دەرچووی شەریعە کۆمەڵێک اختصاصی بە سەتانی اختصاص کە ساڵانە لە هەموو زانکۆکانی هەرێمی کوردستان 30,000 کەس تەخەڕوز دەکات بە پەیمانگە و زانکۆکان هەمووی دێنە ناو بازار تۆ چ لە دەرچوێکی زمانی عەرەبی دەکەی کە فرسەتی ئیش نییە چ لە دەرچوێکی زمانی فارسی دەکەی ئەوانە کە دەرفەتیانە ئەوانە کە دەرفەتیانی ئەم نمونەک دەینەوە کە دەرفەتیانە بە قات و پانتۆڵەوە تەخەڕوز دەکەن جارشکە ئەو کەسە بە هەموو بیرۆکانی خۆی ئامادە نیە جارشکە دوکانێکدا باش ئەو کەسانی کە بۆ نمونە زانکۆیان نەخوێندووە ئەمە بازەوە دەکەن ئەمە تەنها بازەوە دەکەین کە تو کەسێک توانای کەسێکت کوشت لە سرتیفیکیتێک لە شەهادەک لە هەموو دنیای ئەو ڕێژە زۆرە نیە کە تەخەڕوز دەکەن نمونەک دەینەوە ئەمە لە هەرێمێک دەژیم لە کەنەدا کە 8 میلیۆن کەس تێدا دەژیتن 3 کۆلێژی یاسای تێدایە تەنها 3 کۆلێژی یاسای تێدایە ئێمە تەنها لە هەرێمی کوردستان بەس لە شاری هەولێر نزیکەی چەندان کۆلێژی یاسامان هەیە تۆ کە اختصاسێک لە بازار بەکەلک نایە بۆچی بەقات و ڕیبات و بە سرتیفیکیتەکەەوە دەهینێ ناو بازار بۆ کە خیندەواری نیە دەرفەتی پرۆژەی لە بۆ دروست ناکەی هیچ زەرورنی هەمومان خەریج بین هیچ زەرورنی هەمومان شەهادەدار بین زەرورە کەسێک کە بیرۆکە چی هەیە بتوانیتن بەو بیرۆکەی دوکانێک دابنێ ببتە خاوەنی پرۆژی خۆی داهات پێ بکە لە هەموو دنیای وایە یعنی لە هیچ شوێنێکی دنیا وڵاتە پێشکەوتەکانیش کە لە G7 لە 20 وڵاتە گەورەکەی دنیایشن هەموو وڵاتەکانیان شەهادەدارین بەڵام ئەو ڕێژە زۆرەی شەهادە کە لە هەرێمی کوردستان بەدەستدێ کارەسات دروست دەکات چونکە جارشکە تو کەسێک باسی ئەوەکەی کە هەبوونی شەهادە هۆکار بۆ ئەوەی کە ئێستا ئەو هەموو گەنجە بەشێک بووە بەڵام ئەم دەگەڕێمەوە سەرۆش ئێستا داتایەک بدەم هەتا بە ژمارە قسە بکەین هەر قسەی تاکە کەسی نەبێ لە هەرێمی کوردستان 2700 کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستان هەیە 18,000 کۆمپانی ناوەخۆ لە هەرێمی کوردستان هەیە دووشت تێکەڵ نەکەین دەرفەتی ئیش دۆزینەوە لە کۆمپانیا لە کەرتی حکومی ئەوە پرۆژەی بچووک نییە پرۆژەی بچووک بریتە لە کەسێک کە خۆی دەست لە بۆ پرۆژێک دەبات داهاتی پیا دەکاتن یعنی خۆی کارکتەری ڕیسی دەبی ئەو ڕێژە زۆری کۆمپانیای بیانی و ناوخۆ بەس تەختیە بکەن ئەو ستافانەی کە هیتیان ڕێژەی بێکاری لە هەرێمی کوردستان 150 حل دەبیتن بەڵام نایانتوانێت تەختیی منەظەمی بکەن کرێکار و دەستی بیانی و فەرمانبەری دەرەچی دێ نمونەشکە دەینەوە هەموو کۆمپانیای نفتیانی کە هەرێمی کوردستان فرسەتی ئیشیان لەبۆ تاچی هەرێمی کوردستان نەهێشتیا لە هیچ شوێنێکی دنیایان یە بڕۆندی ڕاستە بکەن داتا بدەن کە ئەو هەموو فەرمانبەرە هاوردەم کە مینی هەرێمی کوردستان ئەنجامیدەن ئینڤایرۆمنتی هەرێمی کوردستان دەستی کاری تێدا دەرچووی تێدا دەکرێت سوودلاوانە ببینن بەڵام ئەو فلتەرەدا نەندرایە تا ئێستا کە سوود لێ بن ئێمە وەکو ڕێکخراوەکەی خۆمان کار لەسەر ئەوە دەکەین کە دەستی کاری ناوخۆ گرنگی پێ بدەین و عقلی پرۆژە بین پرۆژەی بنیادنەری و داهات کە پیا دەکا ئێمە سەپۆرتی مادی بکەین و لە پشتی بین هەتا 2000 ئەو زەختە زۆرە لەسەر حکوومەت دابەزی داهاتی ناو خۆمان هەبیتن باش ئەمە بۆ چوونی کۆمەڵێک گەنجمان وەرگرت و هەرو گەنجانی کە پێشتر بۆ چوونەکانتان بینی لێمان پرسی و نەگەر قەرزی بچوو وەرگرن چی پێکەن و پلانتان چیە بە بۆ چوونیان ببینین و دەگەڕێنەوە سەربیسی بۆکان ئەگەر قەرزمان پێەیە یعنی چۆن منەچم دوکانێ پێیاکەم یعنی ژێوی ژیانم باشترە بێ و ئیشە کارەکەم سەرکەوتترە بێ و لەسەر ئەم مێزە دوکانێدانم بەڵام ئەو شتە نییە لە وڵاتیمە لە قەدەر پارەکەیە ئیشەکە هەر کەسەوە بە ئیشی خۆی پرۆژەی من لەوانێت جیاواز دەکەی کەشکە ئەوە بەعام هەر کەسە پرۆژەشی مێشتیدا هەیە ئەتوو کە قەرزەکەت وەگرت لە قەدەر لە ئیمکانەتی پرۆژەکەی خۆت
ئیشەکەی خۆت جێبەجێ دەکەی و نەجاعەت ژینی یەکمان یەکەم ئەلبەتە کارەسانی بۆ کردین و بەڵام کارەسانی زیاتریش بۆ ئەوانە کە خاوەنی پرۆژەن و حکوومەت پێویستە لایەنێکی دوم بگرێتە بەر ئەویش کارتی تایبەتە پێویستە کەرتی تایبەت زیاتر گرنگی پێبات و لە ڕێی کۆمپانیەکانەوە بەرهێنانی نزیکە بکە بۆی ڕێ خۆشکەر بۆ گەنجان بۆی کە بتوانن هەمە هەلیکاریان دەستکرد هەمیش لە ڕێ و کۆمپانیانەوە پرۆژەکانە بگەینە بواری جێبەجێکردنەوەیە و زیاتر پەرەبا بۆ بوارە زیاتر خزمەت بەلاوان بکە ینی کردوەتی ناڵین نەیکڕۆ لەسەر ئێمە لایش پێویستە نیشتیمانمان خۆش بێ هاوکاری حکوومەت بین ئەو بوارانی کە تێی شارەزین خزمەتی پێ بکەین بە نیشتیمانەکەمان پێشی خەین بەڵام ئەویش زیاتر ئەو کردانەی کە ئەزانە سوود بەخشن کە سوود بە گەنجان و لاوانەگەێنێ وەگەڕی خاتەوە و ئەو قەیرانەی کە تێی پەڕاندۆ توانێتی تاڕاتێکی باش زاڵ بێ بەسەریا زیاتر زاڵ بێت و بۆی گەنجانی سوودمەند بن و ئەو باری کە تێی شارەزان گەنجین تری لێەوە فێر بن لاوی کە فێرکەن ئەگەر حکومەت قەرزێن بچیک بدات ئەس دێشێن بخۆ پروژگایەکی پێڤکەم ئەم پرۆژەکی گەشتیۆری دەکۆ بشێم ژیانە خۆ پێمە بەسەری ئەگەر حکومەت نەدات ئەم نەشن دەبینە بەتەڵ چ پرۆژە نەشن ئەمڕێک گەبیستی ڕای گەنجەکانمان بووین زۆربەیان کە گوێت لە قسەکانیان نەگرت لاتوا بوو کە هێشتا پرۆژێکی وا لە خەیاڵیانان نییە یاخود فکری پرۆژەیەکی تایبەتیان نییە ئایا هەژان خان ئەوە هۆکار نییە بۆ ئەوەی کە قەرزی بچووک سوودێکی وای نەبێ بۆ گەنجانمان کەواتە ئێمە لێرە گەڕینەوە سەر ئەو خاڵە دوای ئەو ڤیددیۆی کە بینم و چاپێککەوتن لەگەڵ ئەو گەنجانە ئەگەڕێمەوە سەر ئەو خاڵی کە ئێمە پێویستە پەرە بە گەنج بدەین پەرە بە توانەکانی بدەین کاتێک کە گەنج بیرۆکەیەکی هەیە بە ئەو دەرفەتە هەبێت پەرەی پێ بدات کاکێ من ئاماژەی بەوە کرد کە ئێمە چەندین کۆلێژمان هەیە کە لەوانەیە لە بازاری کار جێگەیان نەبێتەوە من لەگەڵ ئەو قسەی کاکێ منە هاوڕام بەڵام لە هەمان کات لەوانەیە کەسێک کە قسمێکی مەسەلەن چکە هەمومان باشە زانین لە شەشی عدادیە کەمێکمان بە ئارەزوی خۆمان ئەو کۆلێژە هەڵەبژێرین کە ئەچین بەڵام لەوانەیە بینی کەسێکەیە قسمی فارسی ئەخوێنە بەڵام لەوانەیە بیرۆکەی پرۆژەیەکی هوەری وای هەبێ بگرێ خزمەتی مەسەلەن بۆ نمونە هوەری کوردی بکە کەسێک کە لە بەشی عەرەبیە ئیشەکە لەوانەیە پرۆژەیەکی وای هەبێ کە بتوانێت لەلایەنێکی ئیداری خزمەت بکە کەواتە ئێمە کە هاتین ئەو نقطەی کە گەنج توانەکانی کوژراوە بەوەی بچێتە بوارێکەوە بخوێنێت و بە سەرتیفیکەیتێکەوە بانە بەسرێتەوە یعنی بەڕاستی پێشەوەی قەرزی بچووک بدرێ با لەناو هەموو کۆلێژ و زانکۆکاندا سنتەرێک هەبێت تەرکیز لەسەر توانای گەنج بکات پەرە بە توانای گەنج بدا بۆی تەتەوری پێدا و بە تایبەتی ئافرەتان دەستخۆش ڕندەخان ئەمێ بێمە لای تۆ بۆ سەر یەک بابەت سە لەوانێ کۆمەڵی گەنج بینەری بەرنامەکەمان بێ بەڵام هیچ فکرێکیان نەبێ و بێکار بن پێم بڵێ ئەو بابەتانە چین کە پێویستە گەنج فکری مەسەلەن هەبێت یان پرۆژێکی بچووکی تیا دروست کات تا قەرزی بچوو وەرگێ و دوای شکستیش نێنێ ئەوەی من باسی بۆ شارەزایەکی بواری ئابووری کە ئاگاداری بازاڕیش بی من لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم بەوەدا کە ئێمە نەمانتوانێت گرنگی بە کللتوری بدەین لە ئێستاە هەرێمی کوردستان ناوچەیەکی گەشتیاریە ئێمە چۆن بتوانین سوود لە ئەو کەرتەی کوردستان وەربگرین بۆ ئەوی پێگەیاندن و قەرزیش بدەین بۆ کەسانێکم بێکارم قەرزە بچووکەکە وەرەگرم چ پرۆژێ بکەم چ پرۆژەیەک بکەیت سێ تەوەری هەرە سەرەکیەک ئێستا دەبێت گەنج کاری لێ بکە یەک گەشت و گوزارە دوو کشت و کاڵە سێ مارکتینگە ئێمە چۆن بتوانین مارکتینگ بکەین چونکە نتوانین مارکتینگ بکەین ناتوانین بەروبووی خۆماڵیشمان هەبێ ئەگەر هەشمان بێ ناتوانین هیچ سوودێکی لێ ببینین بۆیە من پێم وایە بتوانین لە زانکۆکانەوە دەست پێ بکەین بۆ لە زانکۆکان چونکە ئەوان نتوانن کەسانی تریشان بدەن چەند ڤۆکیشنال ترێنینگێک بکرێتەوە لێرەدا وەک ئەزانی وەکو چۆن ئەگەر بیرۆڕای خۆم بێتن لەو بوارە چۆن کە شوفێرێک شوفێریەکە ئێمە ئیجازەکەی پێدەین هەر کەسێکیش کە دێ کارێکە ئەبێ ڕوخسەتی کارکردنی هەبێ واتە دروستکردنی ئەو برین توانای هەبێ کە بتوانێت کار بکاتن چۆن بۆ نمونە من لە زانکۆ تەخەڕوجم کردووە تا چەندین خۆل نەبینم ئەوەش ئەبێ بێگومانە بێ حکومەت ئەم کارە بکاتن چۆن چاودێر بێ بەسەر ئەمانەوە کە ئەو بازارە کارێکە ئەو بیرۆکی هەبووە دێتە ناو بازارەوە کاریگەری دروست بکاتن من دەرچووی زانکۆم پرۆژەیەکم هەیە لەسەر پەرەپێدان بە ناوچە گەشتیارەکان ئەمە لە کوێکرێ ئەمە چەندین پسپۆڕیەوێتن کە تۆ چۆن تەعامل لەگەڵ گەشتیار بکەی کە سەردانتەکەن بانقی نێودەوڵەتی راپۆرتێکی لەسەر عێراق دەرکردبوو کە هەرێمی کوردستان ئێستا باشترین زمینەی لەباری ئامادەسازی هەیە لە بۆ ئەنجامدانی پرۆژەی بچووک لەبەرچێ لەبەرەوە هیچ ئیبداع و داهێنانە کە ئێستا لە هەرێمی کوردستان بابڵین کەمترین ئیبداع و داهێنان کرێت لە وڵاتان زۆرترین شەڕ دەکرێت ململانە دەکرێت چێبەرچێ دەکرێت لەسەر منافەسەی بازار چێ
ئیشێکی جوانتر دەکە بەڵام لە هەرێمی کوردستان بەپێ ئەو راپۆرتە باشترین زەمەنیە بۆ دەستی کار بەڵام ئێمە ئێستامان نەمانتوانیوە بەڵام ئێمە گەنجی زۆرمان هەیە کە داهێنانی کرد بەس پشتی نەگیراوە بەڵێ ئێمە ناتوانین پشتی بڵێن نەکراوە. گەنجانی بداعیان نەکردووە یەک نمونە لەسەوە دەینەوە زۆر جار دەڵێن لە هەرێمی کوردستان گەندەڵی هەیە نەعەدالەتی کۆمەڵاتی هەیە سەروەری یاسانیە لەنا ئەو بارودۆخەی چۆن گەنجەک دێ سەرکەوتوو دەبی هەیە بەڵێ هەیە بۆ ئەویش سەرکەوتو نابی خۆ سەرکەوتن ئەوەندە ئاسانی هەموو کەسێک سەرکەوتو بی ئەگە سەرکەوتن ئاسان بە ملیاردێری ئاسان بە خاوەنی پرۆژە ئاسان بە هەموو خەڵکێک دە بۆ ملیاردێر بەڵام بەڵێ کێشەی هەیە گیرگرفتی خۆیمان ماوە دەستان خۆش بێمانوێت کەمترین پرسیار بکەین و زۆرترین قسە بۆ ئێوە بێ کارزان چۆن گەنجێک لە پرۆسی وەرگرتنی قەرزی بچووکە سەرکەوتوو بکەین بڵێ گەنجێ متوانێت بە خۆی هەیە دەبێت خۆی خاوەن بڕیاری خۆی بێ بەڕاستی یعنی ئێمە گەنجەکان وا فێرکراون کە دوای دەرچوین لە زانکۆ پێنگەکان ببن بە حاضرخۆری بەرسێبەر وەکەوەی کاکە من باس کرد ئاساییە کە هەم کارێک بکات دکتۆری برایین فەقی کاتێکە لە مسرەوە دەسێت بۆ کەنەدا لە قاپشۆری و دەست پێ دەکات 2000 دەبێت بە گەورەترین سەرمایه‌دار و هەروەها گەستێکی دیار لە بواری گەشتپێدانی مرۆیی ئێمە بەڕاستی گەنجەکان دەبێت متمانەیەکی تەواویان بەخۆیان هەبێ و حکوومەتیش پاڵپشتیان بکات لەوەی کە قەرزی بچووکیان پێ بدەێ و ئەو باز و زەریبانی کە هەنە لەسەر قەرزی بچووک بەداخەوە ئەوەندەی کە لە کەتی تایبەت کە پرۆژە دەرێ بە گەنج ئەوەندەی کە قازانجی خۆیان لە بەرچاو گوتووە ئەوەندە قازانجی بەرامبەریان لە بەرچاو نەگرتووە من خۆم سەردان یەکێک لەو کارتانم کە کەتی تایبەتە بە پێدانی قەرزی بچووک لەوەی کە بمێ 5 میلیۆن وەربگرم ملیۆنێک ڕسوماتی ئەم کۆمپانیایە و ملیۆنێکیش سووی دەسێتە سەرێ من لە 5 میلیۆن 3 میلیۆن بۆ دەمێتەوە بە 3 میلیۆن چی دەکرێت کەواتە بەداخەوە کە کەرتی تایبەت بە پێدانی قەرزی بچووک قازانجی خۆیان لە بەرچاو گرتەوە هەروەوەی کاکە من باس کرد سەرمایه‌دارەکان و کۆمپانیاکان ئەوەندەی چاویان لەوەیە کە بتوان هەلی کار لە دەرەوە بێنن ئەوەندە گەنجی کورد ئامادە ناکەن بۆی کە بتوان هەلیکاریان بۆ بڕخسێنن و بتوان خۆیان بەڵێ قەرزی بچووکیان پێ بدەن کا کارزان باسی کەرتی تایبەت دەکا بەڵام پرۆژەی پێدانی قەرزی بچووک لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی بەبێ سوو بەبێ ئیسیفادە وەزەریبەش لێیان خۆش دەبێت تا ئەو پەیامە نەگاتن هاژان خان ئێمە ئاگادارین بە زۆری کوڕان قەرزی بچووک وەرەگرن و کاری خۆیان دەست پێکەن بۆچی کچان ئەو هەنگاوە نانن ئایا ئەوانیش خاوەنی خەون و ئاواتی خۆیان نین؟ بێگومان هەموو کچێک خاوەنی ئاواتە بگرە لەوانەیە لە کۆمەڵگەی کوردی چەندان ئافرەتی زیرەک و کچی زیرەکمان هەیە کە ئەگەر بێت و قەرزێکی بچووک وەربگرێت بتوانێت پرۆژێکی زۆر سەرکەوتوو جێبەجێ بکە بەڵام ئەمە ئەگەڕێنەوە بۆ چەند تەوەرێک یەکەمیان گەڕێنەوە بۆ کۆمەلگا بۆ ئەو بیر و باوەڕانی کە لە کۆمەلگەیە کە ئافرەت مەسەلەن ئەو توانایی نیە بچێتە ناو بازارەوە تەحملی بربەستەکان کاکێشەکان کە ئەمە شتێکی ڕازنی و تەنها واهیمەیە کە دروستکراوە خاڵێکی تر کە زۆر باوە لە ناو کۆمەلگەی شەرقی بە عام نەک کوردی شۆرێتی پەروەردەکردنی ئافرەتە لا ئێمە ئافرەت یەکسەر وا پەروەردەکرێ خێرا خوێندنەکەی تەواوکە خۆی هیلاک نەکاتر دوایی شوو بکات و تر کابرا وەکو فانوسی علادین هەموو خەونەکانی بۆ بێنێتە دی و ئەو خۆی هیلاک نەکا ماگزیمەمی ئیشکردنەکەی بێتە مامۆستایەک بۆی سێمانگی هاینەکە لە ماڵەوە بێ خاڵێکی تر هەیە لێرە کە ئافرەت پێویستە ترسەکەی بشکێنێت کاتێک کە خەونێکی هەیە بە دوای کە پێویستە ئافرەت خاوەن کەسایەتی بەخۆش گەیشت باشە کاگە من بۆی کە دوای نوتەبین بە بەڕێستان ئێوە ئەو پرۆژەی کۆ ڕێکخراوی کە قەرزی بچووکێن بە گەنجان کەی دەست پێکەن و چۆن قەرزی بچووکەکان و ڕێژەکە چەنە گنگە و گەنجە چۆن پرۆژەکە تەقدیمی ئەوە بکە بەڵێ دیارە سەوزار لەگەڵ بەتەمانە بیکەنە جوین پرۆژێکت بیکەنە حملەچی نیشتیمانی چکە ئینترستی زۆری هاوڵاتیان سەر ئێمە ئێستا دەستمان پێکردووە ستارتەکەش بەو شێوە دەبێتن ئێمە یەکەم جار CV وەردەگرین CV تاکە کەسی دوجار ترێنینگ دەدەین ئەو کەسانە ترێنینگیان دەدەین لەسەر ئەساسی فێرە کۆمەڵک بنەمای مارکتینگ و کۆمەڵک بنەمای سمۆڵ پرۆژێکتیان بکەین دوجار ئێمە لە ناوانە تەقیمی پرۆژەکانیان دەکەین فکرەکانمان پێ دەدەن بە شێوازی پرۆپۆزەر پێمان دەدەن ئێمەش بڕی پارەکەی کە پێیان دەین لە ئەساسی پرۆژەکان ماوەی پرۆژە لە 6 مانگ تا 2 ساڵ پێیان دەدەین بڕی ئەو پارەی کە بۆمان تەرخان کرا لە $4,000 هەتا $40,000 پێیان دەدەین باشە ترسێکە ئەڵێن هەندێک لە کۆمپانیا بانکەکان سوء ئەخەنە سەر ئێوە ئەو زیایە خەنە سەر پرسیارێکی زۆر لە جێی خۆی بوو ئەو ئێستا کەنەدیان بزنس ئەکادمی هەوڵ لەگەڵ ئەوە دەدا کە کرایتە جوین پرۆژێکت بەشێک لەو پارەش لیان خۆشبی نەک بە زیاد وەرگرتنەوە بەبێ ئەوەی هیچ پارێک زیاد لیان وەرگرتنەوە تەنانەت هەتا ساڵێک ئەو پرۆژە تەواو دەبێ هیچ بڕە پارێک وەرناژێتەوە دوای بە پێی داهاتی پرۆژەکە ئێمە و پارێکە دیاریکرای بانک تلی وەرگرتەوە ترسێکی تریش هەیە لەوەی کە فکری پرۆژیان ببرێ
ئایا هیچ هۆکارێک هەیە بۆ ئەوەی کە ئەوان ئەو ترسیان نەبێت بەڵێ دیارە ئەو ڕێکخراوی ئەنتەرناشناڵە پێویستی بە فکری هیچ کەسێک نییە هەتا بچی لە وڵاتێکی خۆی جێبەجێ بکە لە هەرێمی کوردستان ئەنجام دەدرێ و خۆی ئەو فکرەکە دەدا خۆشی جێبەجێکاری ئەو پرۆژە دەبیتن بۆیە هیچ کەسێک سوود لە پرۆژەوە چیە لەم کارە لە پێدانی قەرزی بچووک بە گەنجانی کوردستان تەنها کارێکی مرۆیی ئینسانی هێنانی ئەزمونێکی نوێ لە بۆ هەرێمی کوردستان و زەخت کەمکردنەوە فشارکەمکردنەوەی لەسەر حکوومەت و هاوکاری هەوڵاتیان هەرێمی کوردستان و دۆزینەوەی دەرفەتی کارە باش دەستان خۆش بێت دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان هاتینا کۆتایی بەرنامەکە بە هیوام کە توانی بێتمان سوودێک بە گەنجانمان بگەێنین لە کۆتاییام ڕای هەر کەسێکتان بە جاوەرەگرین کە لە کوێی ئەم دانیشتن بە چ دەرەنجامێک گەشتن زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. دیارە لە فیدباچی ئەو بەرنامەی لە بۆمان بەدیارکرد کە گەنجانی هەرێمی کوردستان هیچیان کەمتر نیە لە گەنجانی جیهان و ئێمە ئەو پرۆژێکە ئەنجامماندا و ئەو دیالۆگی کە لێرە ئەنجامدرا ئێمە پێمان وایە گەنجانی هەرێمی کوردستانیش دەتوانن هاوتەری بن لەگەڵ ئەو ملمانێ چێبەرشانەی کە لە دنیای پێشکەوت و ئەنجام دەدرێ بە هیوان ئێمەش کارکتەرشی سەرچی بین لە دەستگرتنی ئەو کەسانی کە بیرۆکەی تازان هەیە ئەنجام بدەن لە هەرێمی کوردستان. لە کۆتایی بەرنامەکە بەوە گەیشتین کە لە هەرێمی کوردستان گەنجێکی زۆر کە بەتوانای کار و خاوەن بیرۆکە و زیرەکیەک ئاسپەرزن بەڵام پێویستیان بەوەیە کە پەرەیان پێ بدرێت و ئامادە بکرێن تاوەکو بچنە ناو بازاری کارەوە بۆ ئەمەش پێویست کیت بە سەپۆرتی حکوومەتی هەرێم هەیە و پاشان گەنجەکان خۆیان بتوانن پەرە بە خۆیان بدەن تاوەکو بتوانن خزمەتی خۆیان و هەرێمی کوردستان بکەن لە دو ڕۆژدا. لەم بەرنامە داگەیشتنەوە ئەنجامێکە پاڵپشتکردنی قەرزی بچووک دەبێتە هۆی بژانەوەی کەرتی ئابووری و کەرتی ئابووریش دەبێتە پاڵپشتەیەک بۆ کەرتی گشتی کە کەرتی گشتی تووشی هەر قەیرانێکی دارایی بێکاریگەری لەسەر کەرتی تایبەت دروست ناکات و نابێتە هۆی پەکەوتنی بازار و بازرگانی و هیوادارم گەنجانی ئێمەش کە خاوەن خولیا و خەون و داهێنانی گەورەنە لە گەنجێکی بەکاربەری خەوتو ببن با گەنجێکی بەرهەمینەری سەرکەوتو و ڕاستپاردەشم بۆ سەروەزیرانی نوێ ئەوەیە کە پرۆژە بدا بە گەنجان لە ڕێگەی میکانیزمە جیاوازەکان لە پێناو بەدەهێنانی خەونەکانیان و سەرخستنی بیرۆکانیان. لەگەڵ هاوکارانم لە کۆتایی بەرنامەکەیە بەوەیە گەیشتین کە پێویستە ئێمە توێژەران کار لەسەرەوە بکەین کە بازاری کاری کوردستان چی پێویستە بۆی بتوانێت کار لەسەر مهاراتەکانی گەنج بکرێ و هەروەها پاڵپشتیان بکرێ بۆی بتوانن گەشە سەندنێکی تەواو بە کوردستانەوە بگەینن.